دەبای لە مێژووی داوەشتی بینیم 24 من دەبا لە مێژوو 88 بێنم کەچی 26 هاتووە. منیش دەبای لە مێژوو 92 بینم کەچی 26 هاتووە. منیش دەبا لە مێژوو 72 بینیم کەچی 30 هاتووە بەڵگەشت بکەم. منیش دەبا 90 بینیم لە مێژوو 22 ئەم مێژوو عەوینە بەس کوردی دەبا 64 بینم 28 هاتووە. 6 هاوڕێی قوتابخانەن و هەمویان پۆلی 12 لە دواناوەندی ئاشتی لە گوندی بەرحوشتر. زاریان گلەیی لێدەبارێ لەو نمرانەی لە ئەنجامەکانی وزاری بۆیان هاتۆتەوە. دەڵێن لە قوتابخانەکەمان 16 قوتابین و بە قوتابیانی دەرەکی ژمارەیان 28 قوتابی بووە کە تاقیکردنەوەیان کردووە و تەنیا یەک قوتابی دەرچووە. کەعادمان دەکرد ئەرعان بیرکاری ئەو شێستی دەینم 28 هاتووە. وا بیردەکەنەوە کە هەڵە لە پەڕەی سۆمای ئەوان کراوە. 50 قوتابینە لە گوندی بەرعوشتر و گردەساڵ و جژنیەکانی لێ قایب تەعاملمان کردە کەسمان نازانە بینە. هەر هەمومان کەوتوینە کێشەی ڕاستیشمان کوردی بیرکاری مێژووە. نەتیجەکەم دیتم لە 4 دەرسم بۆتەوە بەڕاستی یعنی شۆگم شتێکی زۆر ناخۆش بوو بەس هەر باش بوو یعنی دقەکی پێ نەچوو کاک سۆران تەلەفۆنی لۆ کردم گوتی توش غەلەت کراوە یعنی پشەکەم پێ هاتەوە گوتم دیارە هی هەموو تەلەبەکان غەلەت کراوە. لەسەر ئەسیلەکە بەڕاستمان جاوێتەوە بەڵام سۆمایەکە ئیمەنیە یعنی سۆمایەکە غەڵەتی تا کرایە. مەسەلەن نمونە پرسیار یەکەم لە ئەسیلە دەرێبی ڕاستە بیم لێدایە بەڵام سۆمایەکە 30 ڕاست لێدایە. ئەو مشکلەکەم ئەو یعنی وڵامە ڕاستەکانی بۆ ڕاستی نەداینە. دەرێ مێژوو 72 74 کەچی 30 هاتیتەوە بیلکاری 72 16 هاتیتەوە. لێک بخۆم ئەگەر لێک دەمەوە 100 دەرجە ڕێکم لێ خورەیە لەو دوو دەرسە حەزم لە ئەوە نەمەوە ئێستا بکەمە دەوری دوێمش لومان چاک نەکرێ ئەو بڕوگەرمیەمەوەی کە پێشتر نەمەوە کە دەرسمان دەخینانێ زۆر سعیمان کرێ باس حەقمان خورا دەمانێت حەقیقمان وەرگرینەوە. گوندی بەرحوشتر لە ناحیەی بەحرکەیە و قوتابخانەی گوندەکە سەر بە پەروەردەی عنکاوەیە. بە گوتەی بەڕێوبەری دواناوەندی ئاشتی ئەوان لە ئەنجامی دەرنەچوونی 27 قوتابیان شۆک بوونە و بە تایبەت لەو قوتابیە زیرەکانی کە نمرەیان بەرز بووە بەڵام لە ئەنجامی تاقیکردنەوەکان نمرەی زۆر کەمیان بۆ هاتووەتەوە. سەحکردنی و پرۆسەیە سەحکردنیشی دەستی نیە دیجیتاڵی. ئەگەر گرفتێک لەوە هەبێ مەسەرەن لە شوێنێک لە قاعەی چەند قاعەیەکی امتحانی گروپی بینی پرسیار و سۆما بەسەر جیاواز ببێت ئەوە هەمان شتە بەڵام لەواچێ نەتیجەکەی بە جۆرێشکە لە لای قوتابیە کەوتوێتەوە بەڵام بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان ڕێنوێنیانەکە پێیان دەڵێ کە چ گروپێکی و پرسیارەیە وانە توان سەیری کرد بە هەر گرفتێکیش هەبێت دەتوانن لە ڕێگەی ئەتراز و چارەسەر. تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 بۆ ساڵی خوێندنی 2021-2022 لە 27 مانگی 6 دەستی پێکردو لە 21 مانگی 7 تەواو بوو. زیاتر لە 107,000 قوتابی بەشداریان کرد. لە 28 مانگی ڕابردوو ئەنجامەکان ڕاگەیاندرا. دەرگای پەڵبگرتن لە 30 مانگی ڕابردوو کرایەوە تا ئەمڕۆ 3 مانگ. دەرفەت هەبوو بۆ قوتابیان تا فۆرمی پەڵب لە قوتابخانەکانیان وەربگرن و دواتر وەزارەتی پەروەردە چاو بە پەڵپەکان بخشێنێتەوە. پێام سەربەس ڕوودا و گوندی بەرحوشتر لە ناحیەی بەحرکە.